پێشبینیە کرێت لە شەوی یەکشەمە لەسەر دووشەمەوە شەپۆلێکی بارانبارینی بەهێز کە سەرچاوەکەی هەردوو دەریای سوور و دەریای ناوەڕاستە هەرێمی کوردستان بگرێتەوە تەواوی ناوچەکان هەتاوەکو کۆتایی هەفتە بەردەوامە بێ بەڵام قوڵایی شەپۆلەکە پێشبینیەکەین لە ئێوارەی ڕۆژی دووشەمە هەتاوەکو ڕۆژی چوارشەمە قوڵایی شەپۆلەکە بێ. ئێمە سێ ناوچەی دیاریکراومان هەیە بۆ ئەگەری لافا و ئەگەری بارانی بەهێز. یەکەمیان ناوچەکانی گەرمیانە کە ئەگەری هەیە لە دەوروبەری 100 میلیمتر هەندێک شوێنی بە تایبەتی ناوچەکانی باکووری تاکو نزیک 150 میلیمتر بڕوە. بەڵام ناوچەکانی هەولێر و هەروەها ئیدارەی سۆران و ئیدارەی ڕاپەڕینیش ئەو ناوچانش ئەگەری هەیە بارانێکی زۆر بەهێزبارێ بە تایبەتی لە چەقی پارێزگای هەولێر و هەروەها ناوچەکانی نێوان دەریاچەی دووکان و ڕانیە و دەوروبەری زنجیرەچیای قەندیل ئەو شوێنانە ئەگەرەیە زیاتر لە 200 میلیمتر بارانبارێەوە هەرچی ناوچەی سۆرانیشە ئەگەرەیە لە بینی 150 تاوەکو 200 میلیمتر لەماوەی ئەم چەند ڕۆژە ببارێ. بۆیە بە گشتی ئێمە هۆشداری لافاوە دێن لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو ناوچانەی کە نزمن یاخود نزیکی چەم ڕووبارەکانن ئەوانە و شوێنانن کە پڕمەترسین بەڕاستی و ڕۆژی پێنجشەمە کەشوەوە ئاساییە بێتەوە بەڵام لە کاتەکانی نێوەڕواندا لەبەرەوەی زەوی تەڕە ئەگەری دروستبوونی هەوری ناوخۆیی تاوەکو ماوەی سێ ڕۆژ تاوەکو سەرەتایی هەفتەی داهاتوو. پێشبینیتان بۆ ناوچە شاخاویەکان بۆ بەفربارین چییە؟ بەفربارین ئەم شەپۆلە لەبەرەوەی شەپۆلێکی گەرمە لە دەریای سووریشەوە شەپۆلێکمان بۆ دێ بەفربارین دابەزێت تاکو ئاسی 2000 مەتر بەرزی. بەڵام لە شەپۆلەکانی داهاتوو بە تایبەتی کۆتایی ئەم مانگە و سەرەتای مانگی داهاتوو زیاتر دابەزن پێشبینیەکەین لە مانگی یەکە لە شەپۆلەکانی مانگی یەک سەنتەری شارەکان بگرێتەوە هەرچی ئەم شەپۆلە تاوەکو 2000 مەتر ئەبارێت.